باوەنی کاکە حەمەد ژیان پارەکەم هەیەیان میوانی من یەخوا بەخێر بن سەر ئەو چاوانم بە خێراتنی گەرمتانەکەم خۆتان و کەناڵتان من 25 ساڵە بێت لەم ناوای هەر ئامەجێکەم هەر لێرەش دەفرۆشمێتر ئەم هاوینێ لە هاوین و پاییزە هەر لە خۆ فکرێک هات بە بێشکمام ناوە چایتیان نەبوو خەڵق هەست کە زەها دەیگو چاخانە چا ئیتر کوتم کورە با چاخانەیە دانم لێرە ئێتر چاخانەیەکم دانە ئالێرە لەخوا بە زیابێ مشتری وەک پۆلە قازیەت لەخوا بە زیابێ وەڵی هۆکارەوەی ئێمە فڕوفێڵمان نییە بەخوا من ئێسەش بە جملەی چاکڕم کیلۆی 18 و 19 و حەڤەی پێم بە جملەش ئیتر کاکە شتی چاک مشتریێنە اینجا چای ئەو دارە بەڕوێ چای داری بەڕووە ئەمە بە حیاتی چای نەخوارد و ئێستا ژەمی سیان و چوارە خواکەیت ئەباوەنی من ئەمە ئەزانی چۆنە ئەمە هەر وەکو وەتەن و لادێ و شت من حەزم لەو بابەتەیە خەڵق حەزی لەم شتەیە خەڵق لە قەنەفە و لە کورسی و لە مێز تێر بووە خەڵق گەڕێتەوە بۆ کۆن بۆ ئەم شتانە خەڵق حەزی لەم شتە کۆنانەیە باوەن هەر ئاوە بی خۆشەکریشی پێ بخۆ باشە تۆ خۆشەویستی لەبەرەوەی با هەم شەکرەکەیش خۆیت و هەم سەفەری بە مەسوورە گیان چەند دانە ئەمانە جاری وای هەڵم مێنەوە دوای 10 دقەیەنەوە دووبارە ئەڵێ دەریشمانکەن هەلیێنەوە دوو دیش لەمە دوو شیرینی دیش دەمێ لە ماڵە سەهەر ناخۆین لێرای خۆین وەڵایرە ماڵی جەنابتانە ماڵی ئەمە شاخانەی هەژارانە حەزەکەم نیوەی جار هەر پارێژ نێن بخوا باو مشتریە تێر بخواتەوە تێر پارەی پێ بێ میوان بە میوان بەخوا حەزەکەم پارەی پێ بێ و پێی نەبێ ئەباوەنی باش ئێمە ئەزانی چی پاک و خاوێنی ئێمە لە ئەقڵانیە لە ئەقڵە تێگەی پیاڵە بە ئاوی گەرمەی شۆین ئەمجا ڕۆژی 2-3 جار بە زاییەی شۆین تێگەی باوەنم ئاوی بەڕات بەکارێنمەها بەخوا ئێستا کڕیومە ئێستا ڕۆژی 3 دەبە 4 دەبە بەس بۆ چای نا پیاڵە شۆردن ئاوی بەلۆعە تۆ دیژ لەمایان شیرین وەڵی ئێمە 2 سەعات لێرەین لەو 2 سەعاتەیە 200 کەس بە خێراتن نەکەین 200 کەس بەلایەنی کەمەوە تێگەی وەڵی من دایرە و دەوامم هەیە ناتوانم بەس دوای سەعات یەکیم خوانێ بڕێباوەنم ئێمە شای ئەزانی چۆنە لە سەعاتێکە 4 کەڕن ئەو قۆری ئاوا شۆرم ئاو ئێستا چای تازە ئێشتا لێ تێ نەکراوە ئەمە چای تازە ئێسەش بە تەواوی دەم نەبووە بەس لەبەرەوەی مشتری زۆرە بێ تۆزێکیشی ماوە بۆ دەمبوو نەبێ ئاوە بیپاڵێوین باوەنی من ئەمە ئێشتا دەم نەبووە بە تەواوی بە زۆری گەنجە بە زۆری لە 185 گەنجە 15کەشی مام ناوەندە وەڵا پیرەکان ئەوەیشی کە بێ خۆم بە زۆر بانیانەکەم چای بخۆن ئیتر ئەیوا هەیە حەزی لێ نییە ئەیوا هەیە ئەچێتۆ لە ماڵەوەی خواوە ئیتر ئەنواعی تێیە باوەنم من هەرەڵەم پارە دامەنن بڕۆن ئەمان هەرین کارن بێ قەزابن شیری نەخۆی گوڵی من لەسەر منەی خۆیم چایە ها بەدەنگی بەرزۆ لەسەر منەی خۆی یاننا بۆ ئەم چامیوانی من بە باشە ئەگوڵەکەم ئەمە زیایە ئەم بلۆکانە بە ئەگەر هاوین بووی ئەم بلۆکەشم لابردن با خەڵق لەسەر عەرزە دانیشێ باوەک عەشایەریەکەی زوو کاک وەڵا بەتەمام بەهارێ نییە باوەنی من بەتەمام بلۆکەکانی ژەگەرماین لابم با لەسەر ئەو چەوە خەڵقە دانیشێ خۆشە ئابرایشی ئەمانە بەخوا وەڵی ئێرە خۆشە من لە ماڵە چا هەر ناخۆم یەم بۆ ئێرە حەزم لە چا لەوەرەوەی کوردەواری و بەدار بەڕوو چاکە دێنێ و
چاقەی خۆشە و مامڕۆ و خۆی پیاەکی چاکە و ئارە وەڵی من ڕۆژانە ئیشم نەبێ هەموو جارێ لێرم ئارە وەڵا جیاوازەکەی خۆشە شوێنێکی خۆشە و کوردەواریە ئەمە نێوەکو چایخانەوە بێ کوردەواریە شوێنێکی خۆشە خەڵک زۆر هیوای لە ماڵ وەرچان ناخۆی لێرە چاخۆ حەزی لەم شوێنێ کاکە سەلامی وایە چایەکە خوا نیم سەعاتە لا ئاگرۆ دانیشێ ئارە وەڵا شێوازە هەر زۆر خۆشە لە چایخانە هەردوو کەڵیچگەرە کوێتەکە وەڵای یەکێکە لە چایخانە تایبەتەکانی گەڕێکی ئازادی لەبەرەوەی پابند نییە بە شوێنێکی مەسەلەن داخراوە وەکو دوکان شوێنێکی کراوە و خۆش و خەڵکی شەمڕۆ بەهۆی زروفەکەی و حەزی لەم جۆرە چایخانە هەیە تقریبان جۆرێکە لە فۆلکلۆری یان کللتوری یان پێڵەن کلاسیکی کۆنا وە کراوەیە و درەخت و دووکەڵ خەڵک لە ناو جەوە تازەی کە ئێستا حەزی لێتی و من بۆ خۆم هەر لەم ناوە لە یەکێک لە دایرە حکوومەکانی شەکەم زۆر جار بە سیارەتی پەڕم حەزەکەم دابەزم بەڵام ئێستا کە سیارەکەم لای فیتەردا ناو لێرەوە هاتم پێم خۆش بوو چای لا بخۆمەوە و خەڵک پێم وایە حەزی لەم جۆرە چایخانانە هەیە و ئابم شێوە دووکەڵ و کراوە و درەخت و سووتان ئەوشتانە لەشی ساغ بێ یاخوا دەستی خۆش بێ تقریبان ئەبینی ئەوانش کە دووکانیشن حتا دیوارەکان بە جۆرێک شتی فۆلکلۆری بەڕە و قاڵی و شتانەی ڕازیێنەوە بۆی تو سەرنج ڕاکێشن بەس ئاوا کراوە خۆشە یعنی شتێکی باشە داخل